کاریگەری قورئانی پیرۆز لەسەر شتە بێگیانەکان وەکو لە فەرمایشتێکی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری ڕیواەتی کردووە کە جابری کوڕی عەبدوڵڵا بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژانی جوموعە کاتێک کە وتاری دەدا کە ماندوو دەبوو لە وتارەکەی پاڵی بە دارخورمایەکەوە دەدا لای مینبەرەکەی کە ئەم دارخورمایە لە لای مینبەری پێغەمبەرەوە بوو صلی الله عليه وسلم واتە پێغەمبەر هیچ میحراب و مینبەرێکی دیاریکراوی نەبوو هەر ئاوا وتاری دەدا لە ناو مزگەوتەکەدا ئافرەتێک هات گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کوڕەکەم دارتاشە بۆچی پێی نەڵێم مینبەرێکت بۆ دروستکە بۆ ئەوەی کە یەک دوو سێ پلیکانی هەبێت لە کاتی وتاردانا بچی لەسەر مینبەرەکە بوەستی نەک ئاوا وتار بدەی پێغەمبەر فەرمووی ئەگەر پێت باشە پێی بڵێ باشتێکی ئاوا دروست کات کاتێک کە ئەم کوڕەیە ئەم مینبەرەی دروست کرد بۆ هەینی داهاتوو پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە هات بۆ وتاردان چۆ سەر مینبەرەکە بۆ وتار و وتاری لەسەر مینبەرەکە پێشکەش کرد بەڵام دەبینین هاوڵان لە کاتی وتاری پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە سەر مینبەرەکە کەوتبوو بینیان دەنگی گریانێک دێ وەکو دەنگی گریانی منداڵ هەموو هاوڵان هەستیان بە دەنگی ئەم گریانەیە کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مینبەرەکە هاتە خوارەوە و دەستی بەسەر دارخورمایەکەدا هێنا و باوەشی بە دارخورماکەدا کرد و فەرمووی سوێن بۆی گەگیانی منی بەدەستە ئەگەر هاتپا و باوەشم پێدا نەکردبایە هەتاوەکو ڕۆژی قیامەت ئەو گریانەیەی تەواو نەدەبوو تاوەکو ڕۆژی قیامەت لەو گریانەیەی بەردەوام دەبوو پاشان پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەم دارخورمایە بۆیە گریا چونکە ئەم زیکر و ئەم ئامۆژگاریانەی کە جومعە و ڕۆژانی ڕابردوو ئالێرەوە لە لای نزیکی ئەم دارەوە پێشکەشمان دەکرد و دەمانگوت چونکە بینی ئەم قورئان و زیکرێ لێی دوور کەوتەوە بۆیە دەبینین دەستی کرد بە گریان لە کاریگەری ئەم زیکرەیە کە لێی دوور دەکەوێتەوە ئەم فەرمایشتە پێمان دەڵێت کاریگەری قورئانی پیرۆز ئیعجازی قورئانی پیرۆز نەک هەر لەسەر ئینسانی موسڵمان و غەیرە موسڵمان بگرە لەسەر شتە بێگیانەکانیش قورئانی پیرۆز کاریگەری هەیە دەی ئەمە پێمان دەڵێت ئەگەر قورئانی پیرۆز لە خوای پەروەردگارەوە نەبێت ئایا هیچ شتێکی دیکە ئەم کاریگەریەی هەیە تەنانەت لەسەر ئینسانیش نەک لەسەر شتە بێگیانەکان کە بێگومان نەخەیر ئەمە پێمان دەڵێ ئەم قورئانە لەلایەن خوای پەروەردگارەوەیە ئەم قورئانە هێزێکی وایە کە تەنانەت لەسەر شتە بێگیانەکانیش کاریگەری دادەنێت و دووهەمین ئەم فەرمایشتە پێمان دەڵێت بێگیانێک کاتێک کە گوێبیستی قورئان دەبێ و کاتێک کە قورئانی لێ دوور دەکەوێتەوە پێی کاریگەر دەبێت و هەروەها لە ئەنجامی ئەوە کە ئەم قورئانەی لێ دوور دەکەوێتەوە دەست دەکا بە گریان دەی ئێمە موسڵمانیش خوای پەروەردگار عەقڵی پێداوین خوای پەروەردگار دڵی پێداوین خوای پەروەردگار ئەندامەکانی پێبەخشیوین دەبێ هەڵوێستمان چۆن بێ کاتێک کە گوێبیستی ئەم قورئانە پیرۆزەیە دەبین کە لە هەموو ڕوویەکەوە ئەم قورئانەیە ئیعجازی تێدایە و کاریگەری لەسەر ئینسان هەیە و تەنانەت لە کاریگەری لەسەر شتە بێگیانەکانیش هەیە